دڵت بە ماڵی خۆت خۆش بێ کاکە دڵت بە هاوسەری خۆت خۆش بێ وەڵی هەر کەسێ دڵی بە هاوسەری خۆی خۆش نەبێت تووشی خیانەتی هاوسەری دەبێت هەر کەسێ دڵی بە ماڵی خۆی نەکرێتەوە تووشی نادی و نێرگە لە خانە دەبێت تووشی کافتریا دەبێت تووشی هاوڕێی خراپ دەبێت تووشی مادەی هۆشبەر دەبێت تووشی مادەی جێشکەر دەبێت تووشی حەب خواردن دەبێت بەخوا ئەگە دڵت بە ماڵی خۆت خۆش بوو شەو لە کافتریا نابی لە نێرگە لە خانە نابی لە چڕە دووکەڵا ناژی چونکە ماڵی خۆت بەهەشتە هەموو ئەوانەی کە دڵیان بە ماڵ ناکرێتەوە ئێستا لەو شوێنانە شەوانە بەداخەوە دەڵی لەیلەتول قەدر ئەم هەموو سارە و هەموو گەنجە و هەموو چڕە دووکەڵە دێتە دەرێت دوو قات و سێ قات لەسەر یەکتر ئەوەگە دڵی بە ماڵی خۆی خۆش بێ بەخوا ناچێت لەو شوێنە پیسانە بکەوێت سینەی داغ نابێت دڵی داغ نابێت تووشی هاوڕێی خراپ نابێت تووشی مادەی بێهۆشکەر نابێت تووشی ئابڕوچوون نابێت تووشی شەڕکردن نابێت تووشی کوشتن نابێت تووشی بوختان و فیتنەی نابێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دڵت بە ماڵت خۆش بکە دڵت بە خاتونی خۆت خۆش بێ هەر نازانی ئافرەت هەیە لەسەر زەویدا خاتونێک دڵی بە مێردەکەی خۆی خۆش بێ نازانێت نێرینەیەک هەیە پیاوێک هەیە لەسەر زەویدا تووشی خیانەتی هاوسەری نابێت وەلیەسعکە بەیتوک با ماڵەکەی خۆت هەموو شتێکت بێ وابزانە کۆشکێکت هەیە وابزانە قستی قەیسەریە سەد جار مەدخەلەکە ماچکە شکری خوای تێدا بکە ئەلحەمدولیلا بڵێ سوپاس بۆ تۆ یا ئەڵڵا کە خاوەنی ماڵم وەکو خاوەنی خانوم خاوەنی ماڵی تەباشم سێم فەرمووی وەبکی عەلا خەتیئەتیکە کاکە بۆ گوناهەکانی خۆت بگریە وەڵی هەر کەسێ بۆ گوناهی خۆی بگرێ ئەوەندەشمان گوناه هەیە ئەوەندەمان لاروی لەوێری هەیە ئەوەندەمان بینی خۆمان و خوا وێرانە ئەوەندە بینی خۆمان و خەڵک باش نییە بەس بە خۆمان دابچینەوە گریانمان دێ بۆ حاڵی خۆمان گریانمان دێ بۆ ئەو ڕۆژەی کە لێپرسینەوەمان لەسەر هەموو خەتەرێکی ناودڵ لەگەڵا دەکرێت بەخوا لەسەر هەموو قسەیەک ما یەلفیظ من قەول إلا لديه رقیب عتید هەر قسەیەک بە زمان تا دێ ئیلا لێپرسینەوەی هەیە هەر لایک و کۆمنتێک و پەنجەیەک لەسەر مۆبایلەکەت وەڵڵا لێپرسینەوەی هەیە وەڵڵا ئینسان گریانی بۆ حاڵی خۆی دێ باشە بەیانی چۆن جوابی خوای پەروەردگار دەدەیەوە کە ڕاد دەگرێ هەمووی لە دەفتەری ئەعمالەکەیان بە مسقالە زەڕ تۆمار کراوە بەخوا گەبیرمان لەو هەموو عیب و عارەی خۆمان کردەوە بەم هەموو گوناهەوە بەم هەموو کەم و کوڕیەوە چەند کەم و کوڕیمان بەرامبەر دایک و باوکی داماومان هەیە چەند کەم و کوڕیمان بەرامبەر بە هاوسەرەکەمان هەیە بەرامبەر بە منداڵەکانمان هەمانە بەرامبەر بەم ئومەتی ئیسلامە هەمانە بەرامبەر بەم دینە چەند بێ هەڵوێستین چەند کەم تەرخەمین چەند بێ مەوقیفین چەند بێ کردارین چەند بێ ڕەفتارین ئەم دینە گەورە عەزیمە ئیسلامە من بیر بکە بۆ توخوام چم بۆ ئیسلام کردو وەڵا گریانم بۆ حاڵی خۆم دێ ئەبێت تۆش گریانت بۆ حاڵی خۆت بێت چت بۆ ئەم دینە کردووە لەوەتی هەین شانازی بە ئیسلامەوە دەکەین دەتخوا با من و جەنابەت لەم پرۆگرامی کلیلی کەناڵی دیمەنەوە بیر بکەینەوە تۆ چت بۆ ئیسلام کردووە ڕۆژێکم ئیسلامە شانازی بە تۆوە کردووە لەوەتی لەدایک بووین ئیسلام شانازیمانە ئەی باشە ئیسلام شانازی بە من و بە تۆوە دەکا وەڵا گریانت دێ ئینسان بۆ حاڵی خۆی بۆ داماوی خۆی بۆ دەست بەتاڵی خۆی بۆ گیرفان بەتاڵی خۆی بۆ هەک بە بەتاڵی خۆی بۆ قیامەتی خۆی بۆ حزوری خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم و یەکە ئینسان بەسەر گوناهەکانی خۆیدا گریا سەیری گوناهی خەڵک ناکە ئەو کاتە تووشی غەیبەت نابی تووشی بوختان نابی تووشی وتی نابی گوناهباری لای خوا نابی عیبداری لای خەڵک نابی قسەت بە خەڵک نەوە تۆ بچی اعتیزاری بۆ بێنێەوە داوای لێبوردن بکەی هەر ڕۆژە لەسەر کەناڵێک وەبکی عەلا خەتیئەتیک کاکە بۆ گوناهەکانی خۆت بگریە ئەو کاتە خوا لە گوناهەکانیشت خۆش دەبێ بە خۆت دادەچێەوە تۆزە خۆت چاک دەکەی هەندێک لە خراپەکانت دەگۆڕی بە چاکە هەندێک چاکەکانت زیاد دەکەی شکری خوایان لەسەر دەکەی ئیتر دۆستەکانت زیاد دەبن نارەکانت کەم دەبن